بەناوی خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئەزیز و خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلام و میهرەبانی خدای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان وەک لە بەرنامەی ڕابردوو ئاماژەمان پێدا بۆی کە خدای یار بێ لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی جەنابی ڕێزار مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لە خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویستە بەردەوام بین. ئەگەر بێت ئێمە بین لە هەر کایشی جەنابی مامۆستا بدوێن بەرنمەیەکی تایبەتێوێ، بەڵام خدای یار بێ لەم بەرنمەیەکە بەشی دووەمێتی بە کوشتراوی تیشک دەخێنە سەر کایەکانی جەنابی مامۆستا هەم لە ڕووی پێگەی زانستی، هەم لە ڕووی خزمەتی کۆمەڵاتی، هەم لە ڕووی ڕابوونی ئیسلامیە، هەم لەو کایانی کە جەنابی مامۆستا ئەسپی خۆی تیادا تاوداوە لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە لەسەر زاری ئەو مامۆستا ئەزیز و بەڕێزانە عەرزی ئەوەی خۆشەویستەکەین. ئەوەی خۆشەویستیش تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن. پیان بڵێ ئەی محەممەد عليه الصلاة والسلام بە ئومەت با تەنها دوای ئەو بەرنامە بکەون کە لەلایەن پەروەردگار و مەلیکی هەموو جیهانیانەوە بۆیان هاتووە کە قورئانە. ئەمە پێشەکیەکە بۆ ئەو سوڵتە و دەسەڵاتە کە بریتە لە حاکمیەتی خوا جەلە جەلالوه. بەڵێ بینەرانی ئەزیز خۆشەویستی ڕسەی زانایان دووبارە سەلامی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان لە بەشی دووەمی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا عیرفانە کوڕی جەنابی مامۆستاوە هەمیش سەرپەرشتیاری پرۆژەکانی جەنابی مامۆستا. لە بەشی دوێم بەرنامە پێم خۆشە تیشک بخێنە سەر بەرهەمەکانی جەنابی مامۆستا، هەر ئەوەی کە لە سەردەمی خۆیە هەم وەکو دەستنووس هەمەوەش کە چاپ کراوە، هەم ئەوانەشی یان ئەو پرۆژانەشی کە دوای جەنابی مامۆستا عیرفان پێی هەڵساوە و چۆن دەڵێت تایپ و کردنیتی بە پەرتوک و بڵاویشی کردوونەتەوە. لە خزمەتی جەنابی مامۆستا درێژە دەین. مامۆستا جان دووبارە سەلامی خی گەورە. عەلەیکم سەلام سەرچاوەکان برا بەڕێزێکم بەخێراتن سەرچاو. زۆر سپاس. مامۆستا هەروەکو ئاماژەمان پێکرد لە بەشەکەین بەرنامە کە خدای یار بێ لە بەشی دووەم تیشک دەخێنە سەر بەرهەمەکانی جەنابی مامۆستا. لە دەست پێکە دەبێ ئەوەم پێ بڵێ مامۆستا دەستنووسی ماون یاننا وە کۆی کتابەکانی جەنابی مامۆستا چەندن زاددانە بەدانە ئاماژیان پێ دەکەین ئینشاءڵڵا. دووبارە بەخێراتنتان دەکەم بەخێر سەرچاومان. لە ڕاستیدا مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود لە هەردوو گۆشەی بانگەوازی سەر مینبەر و بانگەوازی بەنووسینیشی ئەلحەمدولە ئەکتیڤ و بەردەوام بووە. پێشتر لە ئەڵقەیەکەما جەنابەت هەندێک لەو وارد باس کرد. ئێستا دێنە سەر بەرهەم و نووسراوەکانی ئەحمەدی کاکە مەحموود. مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود خاوەنی دەستنووسێکی زۆرە و ئەتوانم بڵێم لە ئێستادا 28 دەستنووسی هەیە الحەمدولillah. 28 دەستنووسی هەیە و ئێمە لە دوای وەفاتی هەستاوین بە کۆکردنەوەی دەستنووسەکانی وەفاتواکانی و هەر لە شوێنەکان لە ڕانی هەڵەبجە، هەولێر، هەڵەب، سلێمانی، گەرمیان وردوت گەڕاوین و هەموو دەستنووسەکانمان کۆکردەوە الحەمدولillah. و جەنابی مامۆستا لە سەردەمی سیروان بەپێی داخوازی و واقعەتی سەردەمی ئەو کاتەی سەحوەی ئیسلامی کە بە تەنزیمی ئیشیانە کرد بەپێی داخوازی ئەو سەردەمە کتێبی ئەنووسی. لە ساڵی 1970 لە پێنجوێن یەکەم بەرهەمی نووسی بە ناوی خوا لە ڕوانگەی زانیاریەوە. ئەمەش بەرهەمەکەیەتی کە یەکەمین بەرهەمی ئەحمەد کاکە مەحموود لە ساڵی 1970 وەریگەڕاوەتە سەر زمانی کوردی. یەکەم بەرهەمی نووسینی ئەحمەد کاکە وەرگێڕان بوو. بەڵێ پاشان مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود وەکو عەزم کردن واقع و داخوازی ئەو کاتەی سەحوە چی داوای کردو ئەوە بابەتی نووسیوە کە گەڕایەوە سیروان، شارۆچکەی سیروان. ئەوە ئێستاوانێک ئاماژە پێ دەکەین بەرهەمی ئەو سای خۆی. باسی ئەو کاتێکم کە لە دوای دەستنووسەکانی کەمە دەستنووسەکانی و چاپکراوەکانیەتی لە سەردەمی خۆی. ئەمە لە ساڵی 1970 چاپکراوە خوا لە ڕوانگەی زانیاریەوە. پاشان لە ساڵی 1000 تقریباً 82 لە سیروان ئەو کاتە شوعیەت دەور و ڕۆڵ و کاریگەری خۆیانیان هەبوو. ئەحمەد کاکە مەحموود بەڵگە لەسەر ئەوەی کە خوابوونی هەیە و بە پێی زانستی و بە پێی وتەی کەسایەتە ئەوروپی و ڕۆژئاواییەکان بەجێرەی پێویست و ڕۆژ نووسیت. هەستا ئەم کتێبەی نووسیوە بە ناوی وتەی زاناکان و باوەڕ بەخوا سەرجەم بابەتەکانی کۆکرێتەوە بابەتێکی زۆر ئەکتیڤ و ڕۆڵێکی دەور و ڕۆڵ و کاریگەکی زۆری بینی بە سەردەمی خۆی. پاشان بەپێی داخوازی ڕۆژ دوای ئەوە لەسەر کتێبێکی تر لە ساڵی 1984 بە ناوی کتێبی سەربەستی لە ئیسلامدا. ئەم کتێبەی نووسی بە ناوی سەربەستی لە ئیسلامدا کە بابەتێکە باسی ئازادی لە ئیسلامەکە. ئەیش ماشاءالله ڕۆڵ و کاریگەریی زۆری بینی لە سەردەمی خۆیدا. چۆن دەڵێت تایپ دەکرا و تەباکرا لە بەغدا چاپ کراوە، بەس تایپەکەی من بیرم نایە وەڵڵاهی بەداخەوە، بەس لە بەغدا چاپ کراوە. وازام جەنابی مامۆستای ئەحمەدی هەولێر دەورێکی زۆری بینیەوە بێ کە ئەم کتێبانە باتە بەغا و خۆی جارێک بۆی گەڕامەوە وتی سەید ئەحمەدی هەولێر، مامۆستای ئەحمەدی هەولێر، دکتۆر سەید ئەحمەد وتی خۆم چوومەتە بەغدا و لێوە ئەو کتێبانە بۆ چاپ کردووە. پاشان بەپێی داخوازی وەکو عەزم کردن ڕیزبەندی داواکاری و
پێداویستی سەحوی ئیسلامی ئەو کاتە لە دوای سەربەستیارە سەر کتێبێکی تر بەناوی پەروەردە لە ئیسلامدا ئەم کتێبی پەروەردە لە ئیسلامدا لە ساڵی 1985 نووسراوە دیالۆگە لە بینی کوڕباوکێکە لەسەر شێوازی پەروەردە و ئەکتیڤی پەروەردە لەسەر ڕۆڵ و کاریگەری ئەو کاتەی کۆمەلگای کوردی ئەوش دەور و ڕۆڵ و کاریگەری زۆر باشی بینی الحەمدولله. پاشان لە دوای پەروەردە بابەتێکی تری نووسی لەسەر خواپەرستی لە ئیسلامدا شێوازی خواپەرستی و لە ڕووی زانستی خواپەرستی چی دەورێکی هەیە و ئەرکانەکانی خواپەرستی پێداویستەکانی خواپەرستی ئەنج بابەتی زانستیی زۆر تیاکە لە ڕووی زانستیەوە نوێژ باقی بەندایەتەکانی تر چۆر کاریگەریەکانە زە مرۆڤەیە. ئەم کتێبەشی خستە بازارەوە لە ساڵی 1985 ئەمان دەستنووسەکانی ئەو کەسەدەمی بوون کە چاپکراون کە الحەمدولله ئەتوانم بڵێم ناسنامی ئەحمەد کاکە مەحموود بەم کتێبانەوێتی. ئەو کتابانێک ئێستا هەن مامۆستا تەژەی تازان لە بۆ کراوەتەوە یان هەر ئەوانن؟ ئەو کتێبانەی کە لە ساڵی 1970 بەرەو ژورنیستێتی ئەوانن کە تایپ کراونەوە بەڵام چاپ نەکراون تا ئێستاش، بەڵام من مەشغوڵی چی بووین دوایەوە تەفسیرەکەی نووسی ئەحمەد کاکە مەحموود لە ساڵی 1992 میلادی دەستی کرد بە نووسین تەفسیرەکەی تا ساڵی 2004 بۆ 2005 تقریبا 14 ساڵ سەرقاڵی ئەو تەفسیری ڕەمانە بوو. ڕێک بێن ئەدی ئەوەنە مامەژە پێ ئەو دەستنووسەکانی مان بەڵام نەکراون کتابانەوە نەکراونە. ئێستامە بین باسی تەفسیرەکە بکەین یەکەم زانەوە ئێتر ئەوە بەرهەمەکانی دوای چاپکردنی خۆی ئەمانە بەڵێ بەس یەکەم بەرهەمی بێ باسی ئەوەی بۆ بکەم. ئەو دەستنووسانە لەبەرچی نەکراونەکە کتاب مامۆستا هەندێکی متونن ئەو متونانە متونی مەسەلەن باسی نەحوە باسی بەلاغەیە کە ئێستا بە هەزارها چاپی لێکراوە بەزووکو دەستنووسی خۆی هەڵمانگرتووە کە خاتەکەی ماوەتەوە. بڵێ زۆر باشە. دوا بە دوای ئەوە مامۆستا ئەوەی کە دەستنووس بوو ئێوە کردوانە کتاب بەڵێ لە چێوە دەستان پێکرد کەی کام هەیە کەمیشە؟ زۆر باشە برای بەڕێز. سەرەتا کە باوکم وفاتی کرد لە 2007 زاینی کتێبی ئەو کتێبانی کە خۆی زۆر پێوە سەرقاڵ کرد بوو هەمووی کۆتا تەمەنی بەخشی بەوانە تەفسیرەکەی بوو. ئەتوانم بڵم پڕ نرخترین و پڕ ئەکتیڤترین و کۆتا تەمەنی کە خیتابە نووسێک بوو تەفسیرەکەی بوو کە 14 ساڵ تەمەنی پێبەخشیوە لە 1992 تا 2005 2005 پیاچوونەوەیکی تری بۆ کردووە تا 2007 لە 92 بۆ 2007 ئەنجا کەوتە بازاڕەوە. ئەو هەتا ئەوەندا ئەو ماوە هەر دەستنووس بووە هەمووی دەستنووس بوو حەوت دەفتەری گەورە گەورەیە بەدا خۆی نەمتوانی بێنمە خزمەتتان هەموو دەستنووسەکان هەڵگیراون و ئەرشیف پاشان پیاچوونەوەی خۆی بەدەستوخەتی خۆی پیاچوونەوەی بۆ کردووە و یەکەم چاپی لە ساڵی 2007 لە دوای وفاتی خۆی 3 مانگ دوای وفاتی خۆی کەوتە بازاڕەوە. یعنی ئەو بەو نیازە نووسی بۆی کە ئەگەر بەخۆی فریاکەوێ بیکاتە کتابیتەوە طبعاً بەڵام دواتر وەسەتی نەکرد بۆی کە ئەوەی کە من بیرم بێ لە ڕۆژی دووشەممە تقریبا 21 و 22 یەکی 2007 پێش وفاتی ینی 3 ڕۆژ پێش وفاتی لە ژوورەکەی خۆی هاوتی بە من مەلا عیرفان ئەگەر من نەمام یا قەدەرەن وفاتم کرد تحقیق و وردەکاری ئەم تەفسیرە بەجێڵم بۆ تۆ من ئەوم لەبیرە خۆش بۆ کاتەوە وەڵا نەخۆشیش نەبوو هەر بەداخەوەتر کتوپڕیش بوو ینی وفاتەکەی. ئیتر ئێستا تقریبا دوای وفاتی خۆی ئەو کە گرنگی پێدراوە تەفسیری ڕامانەکەیەتی کە الحەمدولله توانیمانە 8 جار چاپی بکەین 23,000 نسخەی لێ چاپ بکەم الحەمدولله وردەکاری و تحقیق و لێکۆڵینەی فرموودەکان و هەمووان بۆ کردووە سپاس بەخوا. ئێستا توانم بڵم پڕبینەرترین تەفسیری کوردیە لە کوردستانە. پاشان بووکو پێویستیاتی ئێستا کە من لێرەشەوە لەم بینبەرەوە داوا لە نەوە و وەچەی زانایان و بانخوازانەکەم کە هەستن بەم کارە گرنگی بە ژیانی باوکیان بەرهەمی باوکیان تێکۆشانی باوکیان هەستا من ژیاننامەیەکم بۆ نووسی ژیاننامەکە هەست 1 ساڵ و 8 مانگ پێوە مەشغوڵ بووم کردم بە 3 فەصلەوە فەصلی یەکەم فەصلی دووەم فەصلی سێم بە شێوازێکی دۆکۆمنتەری و شێوازێکی پرۆفیشنەڵانە کە بەڕاستیانی هەر کەسێک بێ توانێت ماجستێری لەسەر بێنێ بە تێکەولەکەی نەنووسراوە پوخت و جوان نووسراوە. ئەوم بۆ نووسی الحەمدولله خزمەتە بازاڕ لە 2018 ژیانی ئەحمەد کاکە مەحموود شێوازێکی زۆر جوان لە بازاڕایە. پاشان دەستنووسێکی تری هەبوو کە بەلامانەوە زۆر گرنگ بوو کە تایپ کرابوو سیاست لە ئیسلامدا کە ئەمە ئەتوانم بڵم تشکیلی حکومەتی ئیسلامی لەسەر بکە ئەو نەورد نووسراوەتەوە زیاتان تێکردەوە زیاد نەخێر بەس تحقیق و تەخریجی فرموودەکان کراوە بەس ئەوەندە نەخریجمان بۆ نەکردو دەستکاریشمان نەکردو لە ساڵی 1900 وەزن 87 نووسراوە ئەم کتێبە بەس ئێمە بۆ ئەمڕۆ خزمەتە بازاڕەوە هەڵی بۆ ئەمڕۆ نووسراوە سبحان الله. پاشان مامۆستاگیان لە دوای خۆی کتێبێکی هەبوو کە خۆی زۆر دڵی پێی خۆش بوو کە ئێستا لە ڕێکخراوی ڕووناکی هەولێر و سنتەری حکمەی هەولێر و زۆربەی ڕێکخراوەکان کراوە منهەجیش ئەم کتێبەیە کتێبی ژنان و کاروباری ژنان لە ئیسلامدا ژنان و کاروباری ژنان پێش ئیسلام و دوای ئیسلام دۆر ڕۆڵی کاریگەری ژنان پێش ئیسلام و دوای ئیسلام یعنی بە وردی
ئەتوانم بڵێم گەورەترین مەشروعی ئافرەتانە کە ئەحمەد کاکە محمود دەستی بۆ بەردۆ نووسیەتی کۆتاییەکەشی لە 700 پرسیار وەڵامی شەرعی کۆکردێتەوە ئیتر ئافرەتان پێویست ناکات پرسیار لە مەلا بکەن هەموو پرسیار وەڵامەکانی کە گرنگ و حساس بن لێرە بووی نووسیەتی وەڵامەکەشی داوەتەوە ئەمەشمان بۆ چاپ کرد الحەمدوللا لە لوبنان 5000 نسخەم لێ چاپ کرد الحەمدوللا ئێستا باوەڕ ناکەم 100 نسخەی لە بازاڕە مابێ کە هەستەکەم پرئەکتیڤترین کتێبی بوو لە دوای تەفسیرەکەی ئەحمەد کاکە محمود وەکو بەرپرسیارەتێکی شوک و خۆم الحەمدوللا تقریبا لە دوای 2011 هەستان بە کۆکردنەوەی سەردەم فتواکانی ئەحمەد کاکە محمود فتواکانم بۆ کۆکردەوە زیاتر لە 1000 فتوا کە ئەویش بەڕاستی ئەتوانم بڵێم نزیکەی 2 ساڵم پێچوو فتواکانم هەموو بۆ کۆکردەوە فتواکان ئەوش هەر دەستنووس بووم بەڵێ دەستنووسن هەمووی دەستنووسە تحقیق و تەخریج جوانم بۆ کردووە پاشان تەبیبم بۆ کردووە با جام کردەوە تێکە لێکە نەبێ پاشان خبرت بە خزمەتی لیژنەی فتوای هەرێم ماسەمەلا ئەحمەدی شافعی و ماسەمەلا عەبدوڵای چوارتایی و کۆمەڵی مامۆستای بەڕێزر کە لێ بوون ئەوانیش پەسەندنامەیان بۆ نووسیە و دوای ئەوە چاپم کرد و بڵاوم کردەوە الحەمدوللا ئەویش کە ئێستا لە بازاڕە نەماوە سواز بۆخوا دواتر هەندێک بابەتی تر ئەحمەد کاکە محمود لە تقریبا ئەتوانم بڵێم لە هەشتاکانەوە بۆ کۆتایی نەوەدەکان وەڵامی خەڵکی مولحید و وەڵامی گومانەکانی دابوویەوە هەموو کۆ کردەوە ئەویش ناومنا ئەم کتێبەوەی و کە بەداخەوە ینی زۆر شتی تریش هەبوو کە من تا ئێستا دەستم نەکەوتووە وەڵامی گومان و چاوەشەکانی ناحەزانی ئیسلام کە خۆم ناوەکەم ناوە سەرجەم دەستنووسەکانی بۆ کردەوە کە هەمووی وەڵامی گومانەکان لەسەر ئیسلام و بەم شێوازە چاپم کردووە الحەمدوللا ئەویش دەور و ڕۆڵ کاریگەری خۆی وەڵامەکان لەگەڵ ئێستا چۆن وەڵامی سەردەم هەمووی وەڵامی سەردەمە هەمووی بابەتی ئیلحاد و وەڵامی ئیلحاد و عەلمانەتی ئەمڕۆ و ئەوانەی بەڵێ چیترمانە باسکەین مامۆستا لە کتابەکانی لە کتابەکانی دوو دەستنووسی تری مابوو کە ئەویش زەرورە ئیشارە پێ بکرێ ئەم کتێبە و کێشە کۆمەڵاتەکان و چارەسەریان لە ئیسلامدا بابەتێکە تایبەتە بە مەلاکانەوە کلی بە شێوازێکی کوردی پەتی بۆی کە تۆزە وش کرد بابەتێکی فیقیە باسی سەلەم و شفع و وەسیەت و ڕاستپاردن و زەوی و کشت و کاڵ و ئەو بابەتانەیە کە ئەم مەناتیقی ئەمە ئەو شتانی زۆرە کێشە مەشاکلانە ئەوەش ما قسە بازاڕ الحەمدوللا دۆرێکی زۆر بینی ئەوەش کە عەرزم کردی مامۆستا جەوهەریان لە کتێبی ژنان و کاروباری ژنانە 700 پرسیار وەڵامی شەرعیدا نابوو لە کۆتاییەکە من جیام کردم بە کتێبێکی سەربەخۆ بۆ مامۆستا ئەحمەد کاکە محمود لەوێش هەیە تحقیق و تەخریجم کرد و بەم شێوازەش جوان چاپمان کردو الحەمدوللا بڵاو کراوەتەوە باسی تەفسیرەکەمان کرد ئەگەر شتر باز بکەیەوە بە کورتی لە ماوەکەمان کەمە مامۆستا زۆر باشە تەفسیرەکەش وەکو عەرزم کردن 4 ساڵ تەمەنی ئەحمەد کاکە محمود لەم تەفسیرا سەرفکراوە بەس الحەمدوللا ناڵم وکۆی کە ئیستیقبالێکی زۆر گەم و تەفسیری وشە یان تەفسیری وشە نییە نەزوەکو خۆی فەرمیێتی لە مقدیمەکە نە زۆر درێژە نە زۆر کورتیشەکە لێ خوێنێتێنەکە تەفسیرێکی مام ناوەندیە هەروکو خۆی بکە فەرمێ بەڵام فەزلی خوایە کە منی مسەیر کردو بۆ ئەم ئیشانی ئەحمەد کاکە محمود توانیم لە چاپی پێنجەمەوە تحقیق و تەخریجێکی جوانی بۆ بکەم سەرجەم ئەو دەقە عەربیانی لەم تەفسیرا هەیە سەرجەم دەقە عەربیەکان بۆ کردو بە کوردی یەک وشەی عەربیمتیان هەیە هەڵاوە سپاس بۆخوا تحقیق و تەخریج جوانێکم بۆ کردووە 23000 نسخەی لە چاپ کراوە تا ئێستا سپاس بۆخوا مامۆستا ئەوەی کە باست کرد کتابەکانی جانەی مامۆستا دەمەوێت لەبەر مامۆکە زۆر کەمە پرۆژەی جەنەی مامۆستا لە دوای و ئەو پرۆژانێکەوە چۆن دەڵێ کتاب نین سەردەمی سوشال میدیا وانە لێەوە دەور و ڕۆڵ و کاریگەری مامۆستا چۆنە لەلایەن جەنابتەوە مامۆستا جەوهەریان ئێمە وەکو پرۆژەکانی ئەحمەد کاکە محمود گۆرگیمان بە دوو بەش داوە بەشی نووسراوەکانی ئەو خۆم سەرپەرشتێکم ڕاستەخۆ بەشی سوشال میدیاکە الحەمدوللا ئەحمەد کاکە محمود خاوەنی پیجێکە لە ئێستا 3,100,000 فەلۆوەری هەیە الحەمدوللا و ئەتوانم بڵێم یەکێکە لە پرئەکتیڤترین و پڕبینەرترین پیجە ئیسلامیەکانی کوردستان پیجێکی بەر لە ئێستا نەما ئەوە گەڕایەوە الحەمدوللا هەر فەیسبوک بۆی گەڕانی ئیداری فەیسبوک بۆی گەڕاندینەوە سپاس بۆخوا ئێستا توانم بڵێم ڕۆڵ و کاریگەریی زۆر بینیەوە تایتی بۆ کوردانی هەندەران زۆر ئەکتیڤ و تا ئێستاش بەردەوامە الحەمدوللا ئینستاگرامێکی زۆر ئەکتیڤمان هەیە 413 فەلۆوەری هەیە سپاس بۆخوا لێش زۆر ئەکتیڤین یوتیوبێکی زۆر باشی هەیە کە سەرجەم بەر هەموو نووسراوەکانی ئەحمەد کاکە محمود لێ کۆکراوەتەوە نزیکەی 50,000 سەبسکرایبمان هەیە سپاس بۆخوا و هەروەها لە تیکتۆک و لە سناپچات و ئیلا ئاخری لەمانە هەموو ڕۆڵ و کاریگەری خۆمان هەیە کە کۆمەڵی براو پشک سەرپەرشتیەکەن و من لێرەوە سوپاسیانەکەم سەرپەرشتی گشتی بەڕێستانی ئەدمینیشی هەن بەڵێ الحەمدوللا شتی تازەتان هەیە بەرهەمی تازە وەکو نووسراوەکانی ئەحمەد کاکە هەم نووسراوەکان هەم بەرهەمی تازەرا و ئەوەیە کە بەتەمای بەنیازی ئەوەم کە خوای گەورە تەمەن بدات تەفسیرەکەی بۆ تازی بکەمەوە کورتکراوی تەفسیری ڕامان بۆ نووسر و وەرگێڕەکان بەتەمای ئەوم ئینشاءالله و کتێبی دووسێ کتێبێکی لەبەر چاپ هەیە ئاشتی لە ئیسلامدا ئەوە چیە دەستنووسن و ئامادە کراون بەڵام چاپ نەکراون ئاشتی لە ئیسلامدا کتێبێکی نازداری ئەحمەد کاکە محمودە
وعقیدەیەکیشی کۆ نووسیوە کاتی خۆی من بۆم کۆ کردوەوە تحقیق و تەقریر کردووە خۆیان بە ئەوشی بۆ چاپەکەین ئەمە لە بواری نووسراوەکانی لە باری سۆشیال میدیاش الحەمدوللا ڕۆژانە بەرەو ئەکتیڤیتر و چالاکتری ئەڕێن بەرەو دووە نەهاتین سپاس بخوا. مامۆستا عرفان بەجلی چۆن دەڵێ ئەفەندی بەڵام دەور و ڕۆڵ و کاریگەریشی زۆر مەلا ئاسا هاوشەوێکە میلادگرێکی حەقیقی هەم لە ڕووی معنەوی هەمش لە ڕووی میلادگری علمیە دعای خێرتان بۆ دەکەین ساوت ڕۆژەگەشتێک دەستان خۆش زۆر سپاسانەکەم دووبارە و لەرێشەوە ئەستانەکەم من زۆر سپاسی کەناڵی پەیامەکەم تا ئێستا کەناڵی پەیام وشەی نای بەکارنێنەوە بۆ پرۆژەکانی ئەحمەد کاکە محمود هەرچی ماوەتوێ بەخوا بەسەر چایان بۆ کردوین لێرەوە دووبارە سپاسیانەکەم سواسی جەنابشتانەکەم کە عەزیزتان کێشەوە بەم سەرما و بەرانە هاتنتە سلێمانی هەم پەیام کە کەناڵی خەڵکە هەم باقی مسلمانان قەرزاری ئەو مامۆستا بەڕزن هەرچی لە بۆ بکرێشتان هەرکەمە ئەمە بەر شەفاعەتی ئەوان خایشاڵ اللهم آمین یا رب العالمین. ئەوەی کە من بە پێویستی زانم لە بارەی جەنابی مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود و باسی بکەم بەوەیە کە مامۆستایەکێک بوو لەو کەمە مامۆستایانەی کە ئەو کاتە قسەی حەقی دەکرد لە سەردەمی ڕژێمدا کە ڕژێم زۆر ستەمکار بوو زۆر بێڕەحم و دڵڕەق بوو. یەک دوو جەنابی مامۆستا لە وەسەتی گەنج و لاودا ڕۆڵ و کاریگەری خۆی هەبوو. مامۆستا دەستی نووسینی هەبوو دەستی وتاربێژی هەبوو دەستی دەرسگوتنەوە و ئەوەی هەبوو و بە حەقیقەت مامۆستا ئەهلی تحقیق بوو بە دوای شتەکاندا دەست و ساغی دەکردنەوە. جەنابی مامۆستا پیاوێکی خۆشخوڵق بوو بەڕاستی میوان دۆز بوو مە چەند جار میوانی بووین هەڵبەتە ئەویش ئەوانش میوانی ئێمە دەبوون و لە دراوسێتیشدا مامۆستا ئەوەندی کە من ئەزمونم کردو دراوسێتی باش بوو سەردانی ئێمەی دەکرد ئەمە سەردانمان دەکرد خۆی و هەڵبەتە ماڵ و منداڵی. دواتر جەنابی مامۆستا ئەوەی کە باسی بکەم ئەوەی کە منداڵەکانیشی الحەمدوللا ڕوو لە خێر و سەڵاحن ئەوەندی کە من ئاگاداریان بم هەر لە مامۆستا عرفانەوە کاک فاروقی کوڕی و کاک سوهەیب و کاکە محەممەد و هەروە کچەکانی یعنی ئەوەی کە من زانیاری مهمویان الحەمدوللا ڕوو لە خێر و سەڵاح و چاکەن ئینشاءڵڵا هەمووشیان خێری بەردەوام و چاکەی بەردەوام من بۆ بابیان بەتایبەت کاک مەلا عیرفان خوا پاداشتی داتەوە کە شتێکی زۆر باشی کردو سایتێکی بە ناوی جەنابی بابی ئەوە کردو کتێبەکانی بابی چاپ دەکا پێیاندا دەستێتەوە ڕەواجیان پێدەدا بەڕاستی زۆر زۆر دەستخۆشی لێ دەکەم خۆزگە هەر مامۆستایەک کوڕێکی ئاوای ببوایە کە دوای خۆی مشوری باشی لە بەرهەمەکانی و لە کتێبەکانی و لە وتارەکانی خواردبایە. حقیقەت جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموودێشێک بوو لەو کەمە مامۆستایانەی کە ڕوحی جیهاد و فیداکاری و بەرخۆدانی تێدا بوو و هیچی لەو کە مامۆستایانی کە ئامادە بوو دەست لە بەرژەوەندی و لە ژیانی ئاسایش و ئارامی خۆی هەڵبگرێ و ملی چاو چۆڵ بگرێ لە کاتی جەنگ و جیهاددا کە پێویست بوو لەگەڵ ڕژێمی گۆڕبەگۆڕی پێشوودا. یا ڕەبی خوای پەروەردگار بە لوتف و کەڕەمی خۆی لە جەنابی مامۆستا مەلا ئەحمەدی کاکە مەحموود خۆش بێ و ئومێدیشم وایە جێگەی بەهەژ بێ خوا پلۆپای بەرز و بەرزتر کاتەوە ماڵ و منداڵەکەشی بۆ ساڵحتر کاو و ئێمەش ئومێدم وایە کە ئەهلی وەفا بین بۆی و ئینشاڵڵا ئەهلی وەفا بووین خوای پەروەردگاریش هەموو لایەکمان عاقیبەت خێر کاو جارێکی کەش ئێوە بەخێر بێن. کاک جەوهەر بڵباس زۆر دەستخۆشیش لە جەنابەت دەکەم هەر جارە لەگەڵ مامۆستایەکدا ئەوەی چه ئەوانی کە بەڕەحمەتی خوا چوون لەگەڵ کەس و کاریان چه ئەوانەی کە زیندون چاوپێکەوتن دەکەی زۆر دەستخۆشی لێ دەکەم خوا پاداش دەداتەوە. مامۆستا کە لە خزمەتی جەنابی مامۆستا بووی سەربردەی ژیانی جەنابی مامۆستا پێگەی زانستی جەنابی مامۆستا یان بەسەر هاتێک یان خەسڵەتێکی جوانی مامۆستامان بۆ باسکەی مەمنونی جەناب مامۆستا مەلا ئەحمەد پێم وایە زیادە ڕەویم نەکرد بێ مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود یەکێک بوو لە هەڵکەوتووەکانی ڕۆژگاری خۆی
لەو ڕۆژگارەیە کە مامۆستا مەلا ئەحمەدی تیا ئەژیا لەناو ئەو مامۆستانەی کە مەلای گەنج بوون لە تەمەنی مامۆستا مەلا ئەحمەد بوون من مامۆستایەکم نەبینیوە لەو ڕۆژەیە بەڕاستی لە مامۆستا ئاینیەکان کە لە مامۆستا ئەحمەد ڕۆشنبیرتر و مسەقەفتر و پڕ معلوماتتر بێ لەو ڕۆژگارەیە بۆیەمە لەو ڕۆژگارەیە مامۆستا مەلا ئەحمەد توانی هەم بە وتارە جوانەکانی کە وتارەکانی زۆر وتارێکی زانستی و وتارێکی دەعوی بوون هەم بە کتێبە جوانەکانی بەو کتێبانەی کە لەو ڕۆژگارەیە چاپی کردن بە تایبەتی کتێبی سەربەستی لە ئیسلامە دەور و ڕۆڵێکی زۆر گرنگی بینی لەو ڕۆژگارەیە پێم وایە لەو ڕۆژگارەیە لەناو ئەو مامۆستانەی کە مامۆستایەکی گەنج بوون لەو ڕۆژگارەیە مامۆستایەکم نەبینی کە لە مامۆستا مەلا ئەحمەد مسەقەفتر و ڕۆشنبیرتر و لە ڕووی نووسینەوە نووسینەکانی ئەوەندە جوان بێ مامۆستا مەلا ئەحمەد ئەمە لە ڕووی ئەوە لە ڕووی علمیشەوە مامۆستا یەکێک بوو لە مەلا باشەکانی کوردستان هەموو ئەو علمانەی کە لە حوجرەیە دەخوێنران هەر لە عوامجی جورجانی و بیگرە تا جەمع و جەوامع هەموو علمەکان هەر 12 علمەکە مامۆستا بە چاکی ئاگاداری هەر هەمویان بوو و ئەیشی توانی تەدریسی هەمویان بکە و مامۆستا ئەوەندەیشی کە مەجای ببوایە کاروباری دەعوە و کاروباری حرکەی ئیسلامی ڕێگەی بدایە مامۆستا هەمیشە فەقەی چاکی هەبووە هەمیشە فەقەی چاکی هەبووە چ لە منطقەی پێنجوێن فەقەی چاکی هەبووە چ لە منطقەی هەڵبجە سیروان و دوجەیلە و چ لە ناو شاری هەڵبجە مامۆستا بە درێژایی تەمەنی وازی هەم نە لە کاری دەعوە هێناوە نە لە کاری تەدریس هێناوە و بەردەوامیش لە بیری نووسی نابووە کە نووسینەکانی مامۆستا لە ڕۆژگاری خۆیان هەر یەکەیان بۆشایەکی زۆر گەورەیان پڕ کردبوو و توانیان خزمەتێکی جوان بە گەنجەکان و بە مسلمانان بکەن لەو سەردەم و ڕۆژگارەدا لەو تەمەنە کورتەی زەنای مامۆستا بەرەکەتەکەی لە چدا بۆی کە هەموو کایەکان بەیەکەوە ببەستیتەوە بتوانێت ئەسپی خۆی تیاتاودا هەم لە زانست هەم لە بانگەواز هەم لە سیاست هەم لە ئەو خەواتێک کە زەنای مامۆستا کردی یەکەم مامۆستا لە ڕووی علمیەوە پیاوێکی زۆر خوێندەوار بوو دووهەم پیاوێکی زۆر زیرەک بوو وەکو زیرەکی خۆشی سێ هەم پیاوێکی زۆر ڕۆشنبیر بوو چوار هەم پیاوێک بوو کە بەردەوام لە شتە نوێیەکان کە ئەهاتنە پێشەوانێ مامۆستا دوانەکەوت بوو بەردەوام شتە نوێیەکانی ئەخوێندەوە بۆیە مامۆستا ئاگای لە واقعی زەمەنی خۆی بوو لەو زەمەنەی کە تایە ئەژیا ئەیزانی چی ڕوو ئەدات بێجگە لە هەموو ئەمانە مامۆستا پیاوێکی مخلیص بوو مامۆستا یەکێک بوو لەو مەلانە چونکە بەڕاستی لە خزمەتی مامۆستا مەلا عوسمانە پێگەیشت بوو مامۆستا مەلا عوسمان حتا ئەو ڕۆژەی وەفاتی کرد بۆ چرکە ساتێک مامۆستا سەری بۆ هیچ کەسێک دانەنەوان بۆ هیچ حکومەت و دەسەڵاتێک دانەنەوان و هەروەها مامۆستا تا ئەو ڕۆژەی وەفاتی کرد مامۆستا مەلا عوسمان تاقە دینارێکی لە هیچ کەسێک وەرنەگرت حتا زەکاتیش لە هیچ دەوڵەمەندێک لە هیچ حکومەت و دەسەڵاتدارێک بێجگە و معاشی خۆی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموودیش بە هەمان ڕێبازی مامۆستا مەلا عوسمانە ئەڕۆیش کە لە ژیانیا بۆ چرکە ساتێک سەری بۆ هیچ زاڵمێک بۆ هیچ ئاغایەک بۆ هیچ دەسەڵاتدارێک بۆ هیچ دەوڵەمەندێک دانەخست و دەستیشی بۆ هیچ کەس درێژ نەکرد بوو اینجا بەڕاستی مامۆستا ئیخلاسێکی تەواوی بۆ ئەم دین و دەعوە هەبوو ئامانجی هەمووی ئەوە بوانێ خزمەت بەم دەعوەیە بکە خزمەت بەم دینە بکە پەرە بەم دینە بە ئەم گەنجانە ڕۆشنبیر بکە پێم وایە ئەو ئیخلاس و لێبڕانە ئەو ئیخلاس و تەجەڕد و لێبڕانە وای کردبوو لەگەڵ ئەو تەقوا و خواناسیە کە بووی بەرەکەت کەوێتە عمری مامۆستا مەلا ئەحمەد کە لە تەمەنێکی کەمە بتوانێت کارێکی زۆری گەورەی دەعوە بکە و هەروەها تەدریسێکی زۆر بکە و ئەو هەموو کتێبە جوانانە بنووسێت و بێجگە لەوەیش بتوانێت کە لە ڕووی وتارەکانیەوانێ خزمەتێکی باش بە مسلمانان بکات و ڕۆژگاری خۆیان بە تایبەتی لە کۆتایی لە هەفتاکان و لە سەرەتای هەشتاکانە. بەڵێ مامۆستا تو لەگەڵی مایەوە ئەگەر بە کورتیش بێ باسی وەڕع و تەقوای زەنای مامۆستان بکەی. مامۆستا مەلا ئەحمەد پیاوێکی زۆر عاریف بوو پیاوێکی زۆر خواناس بوو پیاوێک بوو کە زاهید بوو یعنی هیچ
مبالاتێکی بە دنیا نەبوو، هیچ مبالاتێکی بە دنیا نەبوو. نانی نیوەڕۆی بووایە لە خەمینانی ئێوارە نەبوو، نانی ئێوارەی هەبووە لە خەمینانی بەیانی نەبوو. دەخەمی ئەوە نەبوو مناڵەکانی هەیانەیانیانە. مامۆستا پیاوێکی زاهید بوو، لەم ڕۆ دەستی بۆ هیچ کەس درێژ نەدەکرد. خەمی گەورەی چ بوو؟ خەمی گەورەی مامۆستا تەنها کۆبوو بۆەوە لە خزمەتکردن بە دین و خزمەتکردن بە دەعوە و بەم پەیامی خوا. غەمی مامۆستا ئەوە بوانێ، غەمی ئەوە بوو چۆن ئەم پەیامی خوا بەو شێوەی کە دروستە، ئەم پەیامی خوا چۆن بەو شێوەی کە خزمەت بە مرۆڤایەتی ئەکا، بەو شێوەی کە خوا خۆی گەرەکیەتی ئاینێکی جوان و دروست بگەیەنێ بە خەڵک. خەمی مامۆستا تەنها و تەنها بریتی بوو لە خزمەتی داعوە و خزمەتی ئەم دینە. بەڵێ مامۆستا بەڕێز، باسی فتواکانی جانەی مامۆستا منەوەکەی هەڵسەنگانی بەڕەسان بۆی کاوەندەی کاتوتە لای جەناب و چۆن دەڵێ دەردەشەی لەسەر بکەیت. ئێمە کاتی خۆی جەنابی مامۆستا عیرفان کوڕی جەنابی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود خوای گەورە بیپارێزێ، ئەو فتوانەی هێنا بۆ ئەنجومەنی باڵای فتوان و سینگەی سلەیمانی. ئێمەش لە خزمەت ئەو مامۆستا گەورانەی لە ئەنجومەنی باڵای فتووە دەردەشەی فتوواکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودمان کرد و پیایە چوینەوە و لە سەرەتای کتێبەکەی شەوانێ پەراوێزێک مقدمەیەکمان بۆ نووسی کە ئەم فتوانە بەڕاستی جێگەی دەستخۆشیە. هەم یەکەم دەستخۆشیمان لە مامۆستا عیرفان کرد کە توانیوێتی ئەو خزمەتە جوانە بە جەنابی مامۆستا بکە، هەروەها دوعای خێریش بۆ جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کە نووسیمان ئەم فتوانی جەنابی مامۆستا مەلا ئەحمەد کە نووسیونی هەر هەمویان موافقی فقهی ئیسلامین. فتوایەکی تیانیە کە زەعیف بێ، فتوایەکی تیانیە کە بڵێن خۆزگە ئەم فتوایە نەنووسایە. فتواکانی هەمووی هەڵقوڵاوی قورئان و سونە و فقهی ئیسلامی و بۆچوونی زانایان بووە و فتواکانیشی فکرێکی وەسەطی بوون، یعنی واتە نە ئیفراتیان تیابوو نە تەفریط نە زیادە ڕەویان تیابوو نەکەم ڕەوی، بە کورتی و نەختی و پڕی فتواکانی جەنابی مامۆستا هەمووی هەڵقوڵاوی قورئان و سونە و بۆچوونی گەورە زانایانی فقهی ئیسلامیە. دەڵێن فتوا بە گوێرەی سەردەم هێندێک کات هێندێکیان دەگۆڕێن، ئەو فتوانە لە سەردەمێکی زوو داویتی بەغمسا. لە ئێستاە هیچ کۆمنتان هەبوو لەسەر فتواکانی؟ پێم وایە مامۆستا لەبەر ئەوەی مامۆستا کەسێک بووە کە ئاگای لە فقهی واقع بووە. مامۆستا یعنی وەکو بڵێ ئاگای لە فقهی سەردەم هەبووە و توانیوێتی موازنە لە بینی فقهی مەصالح و مەفاسیدا بکات. و مامۆستا کەسێک بووە کە لە ڕۆژگاری خۆیان لە پێش خەڵکی ترەوە بوو، نەک لە دوا خەڵکی ترەوە، لە ڕووی سەقافە و بۆچوونی ئیسلامیەوانێ و ئەنجا فتواکانیشی لەبەر ئەوەی کە هەڵقوڵاوی قورئان و سونە بووە. پێم وایە فتواکانی مامۆستا هەر تایبەت نین بەو عەسری کە لە کاتی خۆیان نووسیوێتی لە هەر قۆناغێکا خەڵکی بیەوێت دوای 50 ساڵ 100 ساڵی تریش بگەڕێتەوە بۆ فتواکانی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود، پێم وایە لێی سوودمەند دەبێ و لێی بەهرەمەند دەبێت و وەڵامێکی تەندروستی دەزەکەوێت کە هەڵقوڵاوی قورئان و سونە بێت. هەڵوێستەکانی جەنابی مامۆستا مۆقیفەکانی ئەگەر هەیو بێ یان لات بێ لۆمانی باسکەی مامۆستا. یەکەم من لە ناو حرەکەتی ئیسلامیە کە لەو ڕۆژەوە دەستی بەکار کرد هەتا ئەو ڕۆژەی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحموود گەڕاو بۆ لای خوا و وەفاتی کرد، من هیچ کەسێکم نەبینیوە بەقەدەر مامۆستا ئەحمەد کاکە مەحموود وەفای بۆ مامۆستا مەلا عوسمان هەبێت. هەم وەکو ڕابەر هەمش وەکو مامۆستا، چوەکو ڕابەر چوەکو مامۆستای. مامۆستا کەسێک بوو کە بەردەوام لە خزمەتی دینا بوو و هەمیشەیش لەگەڵ مامۆستا مەلا عوسمانە بوو لە هەموو ئەمە لە ڕووی وەفاوانی کولی بوو هەبوو، سەمع و کولی تەواوی هەبوو. مامۆستا لە ڕووی وەفاوانێ پێم وایە حتا ئەو دەقیقەیشی کە وەفاتی کرد مامۆستا هەمیشە خۆی بە شاگرد و بە قوتابی جەنابی مامۆستا مەلا عوسمان زانیوە. بێجگەلەوە مامۆستا لە هیچ زەمنێکە چ زەمەنی پێش حرەکەی ئیسلامی و دوای حرەکەتی ئیسلامی مامۆستا سەری بۆ هیچ کەسێک دانەوەاندووە. ئەمە نقطەیەکی زۆر مهمە. خاڵێکی تر ئەوەیە کە مامۆستا مەلا ئەحمەد دەستی بۆ هیچ کەسێ درێژ نەکردووە تا ئەم دەقیقەش مابێت.
مامۆستا مەلا ئەحمەد لە خانوویەکی چکۆلە بوو لە هەڵبجەیە لەوانە بیاندایە بە من و تۆ پێی ڕازی نەبووینایە دەی لەو زەمەنەیە ئەگەر مامۆستا ئەحمەد مەرحەبایەکی کەسێکی بکردایە سەری بۆ یەکێک بلە قاندایە جوانترین خانوو جوانترین کۆشک و جوانترین سیارەیە لەبەر ئەوە مامۆستا پیاوێکی بەهەڵوێست پیاوێکی مستەقیم پیاوێکی مخلیس پیاوێکی عالم پیاوێکی خزمەت گوزار بوو بەم دین و دەعوەیە ئامانجی تەنها ئەوە بوو خزمەت بە دین بکە و هەروەها ئامانجیشی ئەوە بوو کە لە ڕێگەی ئەو نووسینانە بتوانێت خزمەت بکە کە یەکێک لە گەورەترین ئاواتەکانی بریتی لە تەفسیرەکەی سوپاس بۆ خوا کە تەفسیرەکەی پێگەیشت پێم وایە تەفسیرەکەی جەنابی مامۆستا مەلا ئەحمەد یەکێکە لەو تەفسیرانەی نە تەفسیرێکی ئەوەندە کورتە ئینسان لی تێنەگا نە تەفسیرێکی ئەوەندە درێژیشە ئینسان لی بێزار بێواتە نەمخیل لە نەمومیلە و تەفسیرێکی ناوەندە لەوەیە من هەر کەسێ بەڕاستی کە پرسیارم لێ ئەکا لەناو ئەو تەفسیرە کوردیانە تەفسیرێکی وەسەد کە نزۆر کورت و نەزۆر درێژ بیخوێنمەوانێ ئەڵم تەفسیرەکەی جەنابی مامۆستا ئەحمەد کاکە مەحموودە جارێکە یەکەم مامۆستا ئەحمەد خۆی مەلایەکی چاک بوو توانوێتی معنای ئاەتەکانی قورئان بە جوانی بکە ئەمە خاڵێکی زۆر گرنگە خاڵێکی تر کە زۆر مهمە ئەوەیە کە مامۆستا لە ڕووی عەقیدەوە عەقیدەیەکی زۆر پوختی بووە لە ڕووی عەقیدەوە ئینسان ئەتوانێت بەڕاستی لە تەفسیرەکەی مامۆستا ئیسفادەیەکی چاک بکە مامۆستا کوردێکی زۆر جوانی زانیوە کەم مەلا هەیە لەو سەردەمەیە وەکو مامۆستا ئەحمەد کاکە مەحموود کوردی زانی بێ دوای مامۆستا شێخ محەممەدی خاڵ لە ڕووی کوردی زانینەوە کوردێکی زۆر جوان و ڕەوانی زانیوە معنای ئاەتەکانی زۆر بە پوختی و جوانی کردووە بایەخێکی زۆری بە ئەسبابی نزول داوە مامۆستا کە ئەم ئاەتانە بە شەتێ حەدیسی صحیحی لەسەر بێ کە لەسەر چی هاتووە مامۆستا لە قورئانەکەیە لە تەفسیرەکەیە ئاماژەی پێکردوون و هەروەها مامۆستا توانیوێتی لەو ڕێڕەوی فی ظلال القورئان ئیستیفادە بکە چۆن ئاخرێکێک لە گرنگی قورئان ئەوەیە سیرەکەی دوو ئایا دەهێنی ئاوا بە زاهیری تماشایەکەی ئەم ئاەتانە ڕەبتیان پێکەوە نییە مامۆستا توانیوێتی ڕەبت لە بینی سوورەتەکانە ڕەبت لە بینی ئاەتەکانە دروستکە وەکو ئەمە هەمووی تێ هەڵکێش بن پێکەوە مامۆستا توانی ئەو تەفسیرە جوانە بنووسێ خوا جەزای مامۆستا عیرفان باتەوە کە تا ئێستا چەندین جار چاپی کردوتەوە جار لە دوای جار خزمەتێکی جوانی پێکردووە پێم وایە تەفسیر ئالەو ئاستەیە لە زمانی کوردیا تەفسیر وەکو تەفسیرەکەی جەنابی مامۆستا ئەحمەد کاکە مەحموود تەفسیری ئاوا جوان کەم نەنووسراوە و جێگەی ئەوەیە کە هەموو کوردێکی مسلمان لە هەر چوار پارچەکەی کوردستان لی سوودمەند و لی بەهرەمەند بن ئەمانە زۆر ئیسفادەم لە خزمەتی مامۆستا کردو ئەوەی کەلەی فێربی لە خەسڵەتەکانی جەنابی مامۆستا وەکو پەروەردەیەکی کردداری زیاتر چ ڕنگدانەوەی هەبوو لە سەر مامۆستا مامۆستا ئەوە بوو کە یەکێتر لە سیفەتەکانی ئەو بوو هەمیشە شیک پۆش بوو پاک و خاوێن و تەمیز و جوان بوو یعنی چۆن مامۆستایان هەموو بەعام ماشەڵڵا عجیب بوون لە ئەو کاتێ لە ڕێز و احترام و خواناسی و خواپەرسی و حەڵاڵ و حرام و هەمانە مامۆستاژێکی لەوانە کە هەمیشە شیک پۆش بوو و هەمیشە جوان بوو هەمیشە کە هات یەکێ لەوانە مەسەلەن ئێمە شەوان هەفتەی دوو شەویدا نابوو لە مزگەوتە بۆ ئێمەی فەقیەکان و جایتی خەڵکیش کۆ بوونەوە فتح الباری شەرحی صحیح بوخاری هێنا و ئەی فەرموو دەفتەر بێنن حەدیسەکانی ئەخوێندەوە و بۆی شەرحەکردنی ئێمەش هەر لە بابەتێ هەر لە بابەتی ئەو دەرسێکی عام بوو بۆ ئێمە بوو بەڵام ئیتر خەڵکیش ئەیتوانی دابنیشێ مەسەلەن یەکێ لەوانە زۆر ئیسفادەم لێ کرد هەمیشە ئەی فەرموو یەکێ لە قسەکانی کە بیرم ماوە ئەی فەرموو ئێمە قەدەرە نەمانتوانی دکتۆرا بێنین بەڵام تکاکەم ئێوە بخوێن و بۆ ئەوی کەوا پلە بەرزەکان بەدەست بێن و بتوانن خزمەتی ئەم دینە جوانە بکەن لە هەشتایەکان قسەی فەرمووە 84 ئەمەیتر شایەتە بۆ قیامەت ئینشاءالله مامۆستا کە ئێمەی هەڵەنا مامۆستا چمانەیەک دەدات و لەو تەمەنە و لەو سەردەم و زروفە ئەو تموحەت هەبی بۆی کە هان بدەی قوتابیەکان بگەنە پلەی ماستەر دکتۆرە هەمیشە دەڵێن مامۆستا چۆن باوک حەز ناکە کەس لەسەری خۆی بێت تەنها مناڵەکانی نەبێ مامۆستاش توانم بڵێم لەگەڵ مناڵەکانیان زائیدەن قوتابیەکانی هەمیشە حەزێ کرد کە ئێمە بتوانین خزمەتێ بکەین بتوانین دروست ببین بتوانین
نەمازانی دکتۆرا چییە من سوزانم دکتۆرا چییە بەڵام ئەو لە کاتا ئەوەی فەرمودەری لەسەر پەروەشاری لەسەر بانگەوازی قوەی داوە و بانگەوازی هەستکردن بە بەرپرسیارەت مامۆستا کاتەکانی بە فیڕۆنە ئەدا هەمیشە ئێمە ئیسفادەمان لێکرد لەو کاتا یەکێتر لە هینەکانی یەکێتر لە ئوسلوبی بانگەواز و کاتێ مەولونامەکان بوو مامۆستا هەمیشە کە بانگکرا لە ڕاستیا ئیتر خەڵک چاوەڕێ بوو خۆماناڵێن چاوەڕێ بوو بۆ ئیکە مامۆستا قسە بکە کە مامۆستا قسەیە کرد خەڵک هەموو بێدەنگا بوون ینی ئوسلوبی خەتاوی زەنەی مامۆستا تایبەت بوو مامۆستا تایبەت بوو یەکێ ولوانی کە لە سیروانە وتارە درا مامۆستا ئەحمەد کاکە مەحموود بە ڕەحمەت بێ مزگەوتەکەی ماشەڵڵا جمەیە هات بەخوا جاری وا بوو من خۆم ئەو لەو تەمەنەکەما ئەو مامۆستا چۆن ئەتوانێ ئەم قسانە بکە ینی مەبەست حەق بێژیەکەی و حەق بێژیەکەی و سەلیمی ناتقی و ئەنجا ئێستا بۆ نمونە چەند حەدیثێک بیرمەیەکی لەو حەدیثانەی کە لە خزمەتیا لەبەرم کرد ئێستش هە لەبەرم ماوە کە مامۆستا وتاری شەرحی کرد هەر تۆماتیکی ئەو نەجوان گوێم بۆ گرت و فرموودەکەم لێ لەبەر کرد لە خزمەتی مامۆستا و ئەوەشمان لەبیر نەچێ مامۆستا چۆن خۆی ئەم خەمخۆری تیابوو بۆ ئێمە وەکو فەقیەکان مامۆساژنیش کە لە ڕاستە ئەوە زۆر جێگی دڵخۆشیە و من هەمیشە لێرا ئەوم وتومە خوایە ئەوانەی کە لە ژیانە هاوکاری منیان کردووە خوایە بەژاریان کرد لە سونەتەکانمە یەکێ لەوانە خێزانی مامۆستا بوو کە خێزانی مامۆستا دەورێ زۆر جوانی بینی لە دایکایەتی بۆ ئێمە دایکایەتی بۆ ئێمە چێشتی باوک مامۆستاوەکو باوک مامۆستاژنی وەکو دایک لەو کاتا دوو کوڕیک مامۆستا عیرفان و کاک فارۆق مناڵ بوونەوەوانە هاتن بۆ لامان چشتیان بۆیە هێناین مەسەلا مامۆستاژن پێ ئەنار هەنێ ماشەڵڵا بە خێزان بە منداڵەکانش خزمەتی ئێمە ئێمە قەت لە بیرمان ناچێتەوە قەت لە بیرمان ناچێتەوە مامۆستا لە ڕاستە هەربوونی وجودی ئەسباب بۆ دروستکردنی ئێمە طبعا مامۆستاکانی تریش باسم لەوەیە ئێمە باسی جەناوی مامۆسایە ئەگەنە مامۆستاکانی تریش هەموو من ئیسفادەم لە خزمەتیانە کردووە و لە ئەخلاق و ڕۆشت و هەسوو کەوت و مامەڵە و قسە و گفتار و تعاملی ڕۆژانەیان و ئیتر مامۆسایەکی لەوانە بوو کە قەت نەئەلەشیا یعنی کە بڵێن قەت ئەو نەو بڕۆخێ هەمیشە ئیرادەیەکی بە قووەت و بەهێزی هەبوو هەمیشە خەمیەوە بوو ئەمنەوە تازە دروست ببن لە بە داوایەک و پەروەشایەکی زۆر جوان لە کتێبەکانیشە جوان ڕەنگیا بوو سەبەسی لە ئیسلامە خۆم وەکو خۆم 3 جار خوێندومەتەوە پەروەدە لە ئیسلامە 5 جار خوێندومەتەوە زۆری کتێبەکانی مامۆستا داڕشنی و کاتی جەنای مامۆستا لەگەڵ ئەو کتابانە کێستا کە دەیخوێنیەوە هیچ جیاوازێک بەدی دەکەی نەتوێ ئەو کاتێ جارێ چەند مامۆسایەک نووسراکانی دانسقە بوون یەکی لەوانە جەناوی مامۆسا بوو لە ڕاستە زۆر جوان سادی چاکمان لێ کرد چاک بیلفعال بەرە فەرقی هەبووی کتێب کەم بوو مامۆستا حەبیب بوو مامۆستا ئەحمەد کاکەم و مامۆستا شارە زوری بوو مامۆستا مەلا عوسمان و بە ڕەحمەت بێ کۆمەڵی مامۆسایی تر کە نووسینیان هەبوو بەڵام هەم بوو ئیتر کە کەم و کتێبەکانیان دەرەچوو هەر تۆماتیکی ئێمە مان خوێندەوە ڕنگدانەوە کاریگەری جەنای مامۆستا لە ڕووی کۆمەڵاتی ئەو پێگەی کە هەیبوو دەوروبەر چەندە پێوە کاریگەر بوون وە بە چیشەوە مامۆستا ئەچوو بۆ هەر شوێنێ عەزم کردی ئاسەواری جێهێشت ئاسەواری جێهێشت چکە جگە لە گفتار بەڵکو کردارەکانیش هەمووی ئەوەی کە لە هینەکان کە سیقەیە زۆریان پێ هەبوو خەڵکەکە سیقەیە زۆریان پێ هەبوو محبوب لای خەڵک محبوب لەگەڵ مامۆستا مەلا فەتاحیشە ئیتر هەر وەک نازەم لە تەمەنا زۆریان بین بۆیانە بەڵام هەر وەکو دوو ڕەفێق ئەنجا مامۆستا زۆر ڕێزی مامۆستا مەلا فەتاحی ئەرزوری ئەگرت هەمیشە پێشی مامۆستا مەلا فەتاح نەئاکەوت هەمیشە مامۆستای لە پێشەوە ئینا کرد لەبەرەوەی ئێمە ئیسفادەمان زۆر لەو بوارانەیە کرد ئاتە مزگەوت سڵاو و ڕێز و خەڵدەستی ماچە کرد و بۆ نمونیانی لەبەری هەڵسان و احترامیانە گرت و مامۆستایش هەمیشە بەدەم خەڵکەوە بوو ئەچوو بەملا بۆ بوارە کۆمەڵایەتیەکان و ئەم شتانە لە ڕاستیە تەسیری ئێمەشە چەند تەمەنێک کەممان هەبوو زۆر فریان نەکەوتین وەکو پێویست ئەو بتوانین شتانە هەڵمژین و ئیسفادیان لەکەین بەڵام گرنگەوەی کە متوانیمان بەقەدر تەمەنی خۆمان لەو کاتا ئیسفادە لە خزمەتی مامۆستا بکەین و دایکایەتی مامۆستاژنیش ئەوە هەر قەت لە بیری ناکەین و دوعای خێریشی بۆکەین خۆی گەورە موفەقیان کە هەمیشە ئەویش تەوێنێتەوە هیلاکبوونێکی جوندی مەجهولێکە لە ڕاستیە مامۆستا محەممەد لە خزمەتی جەنای مامۆستا قوتابی هەموو خۆی کە بە خزمەتی گەیشت زۆر لە ئێستا شتێکی ئەو زۆر زەق بێ لە یادت مابێ لەوەمانی باسکە هەم بەهۆیەوە کاریگەر بووبی هەمیش ببێتە کردار لە خۆتا بۆ نمونە
چەند شتێکی یەکێ لەوانە کە جاجارە لە خزمەت یابیرمێ کتێبی جامیمانەخۆ جامی لای ئێمە شەرحی کافیە زۆر قورسە لە نەحوا زۆر قورسە چەند جار چوومەتە خزمەتی مامۆستا بەبێ ئەوەی بفەرمێ بەخواستا ئیمتیان نەکردووە یا بۆ من نەمخوێندوت یا مطالعام نەکردووە یەکسەری فەرموو گەشتێتەیە تۆماتیکی ئەوەی پێشووی ئەوت و ڕەبتێ داوە بەوەی ترەوە و ئەوە زۆر بەلامەوە عەجیب بوو یعنی هەستمە کرد کە ئەبێ من ئاوا بم یا ئەبێ نمونەیە ئاوا لە منە دروست ببێ یەکێتر لەوانە هەمیشە مامۆستا کە قسەیە کرد ئەو نەجوان قسەیە کرد بۆ خەڵکەکە هەستا کرد گوێ بگری حەزمەکەم و ئاخ منیش ئاوا بوومایە ڕۆژ ڕۆژان بتوانە ئەوەندە پێوە سەرسامووی مامۆستا ئەنجا هەمیشە جلوبەرگی جوان و ڕێک و پێک و مڕەتەب هەمیشە پاک و خاوێن و جوان هەستا کرد ئەم پیاوە نمونەیەکی زۆر جوان نمونەیەکی داعیەکی جوان مامۆسایەکی ئاینی جوان پێشکەش بە کۆمەلگا ئەکا لە گفت و کەلامە لەگەڵ خەڵکا بۆ نمونە چۆن گفتێکی هەبوو بۆ نمونە دایم بە زەر دەخەن و پێکەین و بە گەشتبینیەوە بە گەرم گوڕەوە لە خەڵکا بوو هەمیشە بە گەشتبینیەوە هەمیشە وەڵامی خەڵکی ئەدایەوە ئەوە نەبێ کە بفەرمێنە بەجۆر لە جۆرەکان مۆن بێنە هەمیشە تێکەڵ بە خەڵک وایە خەڵ پرسیاری کردایە ئێمە ئاگامان لێ بوو کە ئەوە ساو قسەی خۆیە کرد و جابی خەڵکی داوە هەر زۆر ئیسفادەمان لێ کرد هەزار ڕەحمەتی لێبێ شتێکت نابی لە کۆتایی سپاس دەکەین مامۆستا من ئەڵێم مامۆستا لە ڕاستیە مەدرسەیە گەورەیە مفەکیرێکی عەجیبی دینداری خواناسی داعیەکی پاکی چاک نیەتێکی زۆر گەورە مفەسیرێکی قورئان ئەڵێم خۆزگا وەک چۆن عومەری کوڕی خەتاب فەرمووی خۆزگا پڕ بەم ژوورە مۆسعەبمان بوایە ئێمەش دەڵێن خۆزگا پڕ بە مزگەوتە ئەحمەد کاکە مەحموودمان ببوایە ئەو شخصە بە فکرە وردەکەی خۆی بە عیلمە بەربڵاوەکەی خۆی بە لێزانی و وردبینیەکەی خۆی توانیوێتی شتێک دابڕێژێ لە مەسەلە فقیەکانە کە حەق وایە ئێستا بۆ دانانی قانون بۆ تەشریعی هەندێک ئەحکام حتمما پشتی پێ ببەسرێ و ببێتە یەکێ لە سەرچاوەکان من هەر کاتێک فریا بکەوم نەختێک لە پەڕەکانی وەخوێنم لە هەر مەوزوعێکە ئەوەیە کە خۆم دڵم زۆر پێی مرتاحە و پێم وایە ئێستا بە کەڵکی کۆمەڵگای مسلمانان ئەو بۆچوونانە دێن کە ئەو مامۆستا بەڕێزە لەو کتێبەیان نووسیوێتی ئەم شخصە لەگەڵ ئەوەیە کە خەریکی تەدریس بووە لەگەڵ ئەوەیە کە خەریکی بڵاوکردنەوەی سەحوی ئیسلامی بووە لە هەمان کاتە لە نووسینیش کۆتایی نەکردووە و تەمەنەکەی خۆی الحەمدوللا ئەوەی کە لە توانای بووە سەرفی کردووە لە خزمەتی بانگەوازی ئیسلامی و سەحوی ئیسلامیە و بەڕاستی جێگەی جێدەستی دیارە و خوای تەعالا قبوڵی کە ئەو زەحمەتانەی کە کێشاوێتی و بیکە بەهۆی چاوڕوونی هەموو مسلمانان خوا تەوفیقی ئەولادەکانی شەوا بە تایبەتی مامۆستا عیرفان کە لەو بارەوە ئەوەی بۆی کرابێت لە خزمەتی بەرهەمەکانی باوکی کۆتایی نەکردووە و هیوادارم کە ئینشەڵا خۆشیان ئەو هەروایشن الحەمدوللا ڕێگەی ئەو بگرن و لەسەر ڕێکبازەکەی ئەو بەردەوام بن خوای تەعالا لەگەڵ ئەوان حەشرمان کا لە بەهەشتا و بە خزمەت پێغەمبەران و شەهیدان بین ژیان نامەکەی مامۆستا عیرفان نووسێتی خوا موفەقی بکا و منیش تازە پێم زانیوە خوای تەعالا موفەقی کا و خوای تەعالا لەسەر ڕێبازەکەی باوکی بەردەوامی کا و لەسەر ڕێبازی پێغەمبەران و شەهیدان و صالیحین بەردەواممان کە هەمومان لە ڕۆژگارێکی وەکو ئەمڕۆیە زۆر باوک هەنیان هاوسەر هەن ئەگەرچی ئەوەندە تەکلیفیشانیە بەڵام زۆر چۆن دەڵێ ناڕەزاییان زۆرە ناشکریەکەن ڕازینین بە حاڵەکە بەڵام حاڵی جەنای مامۆستا بە مانگ و بە هەفتە دەڕۆژ نەداهاتەوە لەگەڵەوەشە میوانێکی زۆری هەبوو بە سەرتانە هەم میوانی فەقێ هەمیش میوانی سەحوی ئیسلامی هەبوون بەڕێستانە دەستبارگری ئەو والله دەستباری بوو لە ڕۆژێک لە ڕۆژان بێتاقەت نەبوو بەخوا بێتاقەت نەبوو دڵتان بەچی ئەو خۆشە ئیسەژمایە هەر ئەوە بووایە تەمەنێکی کورد بەڵام پڕ لە بەرەکەت بەڵێ
پڕ لە بەرەکەت بەڵێ لە سەربردەکانی مامۆستاوەندەی کە بێکەوە بوون مۆقیفێکی مامۆستا بەسەر هاتێکی مامۆستا کە جێیتی ڕامان و سەرسانبی ینی ئەوەی کە من هاتوینەتە ئەم دی و چوینەتەوە ئەو دی و بەم شاخ و بەو داخ و بەم لا بەولا ینی مامۆستا هەر لە هیجرەتا بوو ئارە بخوا بەڵێ ئارەوەڵا لە ئیجرتا بۆ ئەو ساتانەی کە خۆش بوو پێکەوە وەکو یادگاری بیجێڕیەوە خۆشیەکانی گەرما مامۆستای ئەوەی هین بناوە سوتە و پێنج جوێن بوو چۆن بوو ئەو ترەوە کاتانە حیزبەتی نەبوو کاتە زۆر بەس ینی چۆن دڵێ هاتەوە ماڵێ مامۆستا هاتەوە ماڵەوە زۆر خۆش بوو ئەچێ مزگەوت وە هاتەوە ماڵەوە ئەو کاتە خەریکی تعلیم و ئەو هەتا کاتە- شۆڕش بوو دواتریش بەڵێ، هاتەنێ و تەدریس و تعلیم بەڵێ ئەو کاتێشە دەرزی پێشتر دەرزی یەگرتوویەدا وایە لەگەڵ یەگرتو بەڵێ هاتنە ماڵەوە دەرزیانە خوێندووە ڕۆشتنە دەرەوە دەرزەکان لە مزگەوت یان لە ماڵێ بوون وەڵا لە ماڵە زیاد لە ماڵێ بوون. بەڵێ ئەمە سپاسی جەناب دەکەین خێر و بەرەکەتی ئەوون کەماون کەم قەزا دوعا بۆ ئێمە بۆ منداڵەکانیشی بکە ماشەڵڵا وەڵا ئەوان نەکردنەوە مامۆستا ماوە گیان قوربان بەرە وەڵا بەس خۆزگا بمایەوە ئەو نێتن لەگەڵی ئینشاءالله لە دوا ڕۆژ هەمومان پێشان وەڵا بە حەیاتی عمرم یعنی ئەو هەموو زەحمەتم کێشاوە ئەو فێکم نەکردووە خدا لێ تا ئێمە ڕۆژ نەمکردووە شکر الحەمدلله شکر ماڵ و مناڵی بەسەر و جێشتم هەتا ئێمە نەما کردو شکر لەخوا بەزیابێ خی گەورە لەو دی بەیەکتان شاد کاتەوە ئینشاءالله ئاکید مامۆستا لێشی بەرزی هەبوو ئینشاءالله شەفاعەتی شەکەت هەر لە خۆشیا بوو بین و خەزان فێ لە من کاتێک کە تەفسیرەکەی ئەنووسی دەرەجاتی عالی بێ ئەمە دراوسێ بووین لە تەواضعی خۆی گەورە پاداشتی باتەوە جارێکیان کا بۆ ماڵمان و چەند بەرگێکی تەفسیرەکەی پێبوو چەند جوزئێک وتی پێم خۆشە تۆ بە هەموو بەرگەکانە بچیتەوە بزانە هەڵەی کەم و کوڕی کەم تەرخەمی سەرنج و تێبینیەکان بۆیە بڕێکی باش من هەچەوتم مامۆستا جەناب بخۆنووسی وتەوە کیفایەتە وتی کاکە حتمما هەشتی تیاابێ داومێ بە هەر کەسێک هەندێک سەرنجی بووە منیش کە پیاچوومەوە هەنێ هەڵەی چاپ و هەندێک سەرنجی تر هەبوو لە خزمەتیا نووسیم و دڵنیام داوێتی بە زۆر کەسی ترش بۆیە تەفسیرەکەی تەفسیرێکی ناوازەیە و جێگەبایەخی خەڵکانێکی زۆرە. جەنابی مامۆستا وەکو ئەرزم کردن نەفسیەتێکی بەرزی هەبوو سەرگەرم و سەرقاڵی خوێندنەوە بوو و هەروەها سادە و ساکار مامەڵەیەکرد لە گەڵ دەوروبەرە دینداریەکی ڕاستەقینەی هەبوو لەگەڵ ئەوانەیشە هەڵگری خەم بوو خەفەتی زۆر ئەخوارد گیانی بەرپرسیارەتی لە جەنابی مامۆستایە زۆر بەهێز بوو. لە بوارە چەکدارێکەیە کە مامۆستا پێشمەرگەیەک بوو و مجاهیدێک بوو هەمیشە و هەردەم تێکەڵ بووە لەگەڵ پێشمەرگەکانە لە شاخ بووە لە شار بووە بەس لە هەموو قۆناغەکانی ژیانیا دەستی لە قەڵەم و نووسین و خوێندنەوە و ئەو جۆرەشتانە هەڵ نەگرتووە بۆیە تێکەڵ بوو لەگەڵ پێشمەرگەکان و ئینسانێکی حەرەکی بوو و خاوەنی جورئەت و جەریء بوو و ئامادە بوو هەر خۆی ستنگی پێوە بنێ بەو مەبدە و بیرروڕایی کە بڕوای پێبوو. پاشان جەنابی مامۆستا بە تایبەت لە کۆتاییەکانە کە من لە نزیکەوە ئاشنا بووم حاڵەتی دارایی زۆر لاواز بوو هەرگیز ڕۆژێک لە ڕۆژان نەبیسراوە هەستی پێنەکراوە کە تەنەزول کە داوای شتێکی مادی لە هەر کەسێ بکە ئامادە بووە بەنانی وشک و ئاوبژی لە کۆتایەکانی تەمەنیا توانم بڵێم لە زستانانە ڕەنگە دەبەدەمەدەوتی کڕی بێ مامۆستا ئینسانێکی پاک بوو ئینسانێکی خاوێن بوو ئینسانێکی هەڵگری خەمەکان بوو هەڵگری گیانی بەرپرسیارەتی بوو لە کۆتایی تەمەنیا بە حاڵەتی موسڵمانان زۆر نیگەران بوو زۆر خەفەتی خوارد بۆیە دە 12 ڕۆژێ بەر لەوەی کە وەفاتکە تەشریفی هەنا بۆ سلێمانی من لەسەر مینبەر خوتبەمەیە هاتە مزگەوتەکەەوە دوایی زۆر تەکلیفم لێکرد بۆ نیۆڕۆ لە خزمەتیان نابم نزیکی 8 کەسێ بوون دوایی وتی وەڵا وعدمان داوە بەس دوایی وتی وەڵا خوڵقەکەەوە نەگەرمە ناتوانم قسەکە بشکێنم بۆ ئێوارە هاتنەوە لە خزمەتیا بووم ئەوە دوادیدار بوو بە زیندوێتی کە چاوم بە بەڕێزیان کەوتوێ لە سلێمانی مدێکی زۆر دانیشتین هەندێک بیر و ڕا و سەرنج و بۆچوونی هەبوو کە هەندێک لە بۆچوونەکانی جورئەتی زۆری پێوە دیار بوو من گوتم مامۆستا پێم باشە ئەمە نەکەین جارێکە و کارێکی تر هەبوو کە ئەرزم کرد لەو کاتانەیە بەڵام ئیتر خەمێکی زۆری هەڵگرت و بردێ
ژێرگەڵ و زۆرێک لە ئاواتەکانی بەدینە هاتبوو ئومێدم وایە کە خی پەروەردگار بە فردەوسی عەلای شاد کردبێ لەگەڵ پێغەمبەران و شوهەدا و ساڵحین و پیاوچاکانە بێ و هەروەها ئاشنابوو بێتەوە بە ڕۆح و گیانی پاکی مامۆستایان و سەروەران کە هەڵگری خەم و مەشخەڵی ئەم کاروانە ئیسلامیە بوون خی پەروەردگار دەرەجاتی عالیکە خی پەروەردگار بە ئاواتەکانی خۆی گیان بێت لە بەهەشتا کە دەستخستنی پلە بەرزەکانی فردەوسی ئەعلا بوو. مسلمان قبولی زیلت ناکە، مسلمان دەسەڵاتە قودرەتە. ئەو کەسانەی کەوا وا تێگەیشت بن ئیسلام هەر تقوس و ڕموزێکە لە مانگی ڕەمەزانە و مانگەکانی ترە بە ئارەزوو خۆت نوێژ و ڕۆژ و سەلات اللەیل و قورئان و زیکر و عیبادەت و دەستگیرۆیی هەتی و حەج و عومرە و جادەبردن و شەقام چاکردن و قوتابخانەکردنەوە و خەستەخانەکردنەوە و پێی وابێ ئیسلام هەر ئەمەیە ئەوە سەری لەبەرداوە. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانان ئەوەی پێشکەشمانکردن تاوی هەردوو بەشی بەرنامە بوو لە خزمەتی ڕێزدار زەنای مامۆستا ئەحمەدی کاکە مەحموود. ئێمە لە بەرنمەیەک و دوان ناتوانین حەقی تەواو بە زۆرتە بەڕێزە بدەین لەبەر ئەوەی مامۆستا هەم زانایشی شەرعزان بوو هەم وتار خوێنێکی حەق بێش هەم نووسەر و ڕۆشنبیر و ڕۆشنفکر هەم مهاجیر و مجاهید هەم مفەسیر هەم مەشخەڵ بەدەستی ڕابوونی ئیسلامی بۆیە لە هەر کایشی جەنابی مامۆستا بێ بەرنامە بکەی ناتوانانی حەقی خۆی پێ بدەیت بۆیە هیوادارین توانی بێتمان ئەگەر بە کوشراویش بێ ئەو پەیامان گەاند بێ کە مامۆستا لە تەمەنێکی زۆر کورتە بەڵام پڕ لە بەرەکەت توانێتی شەو ڕۆژلێک بدا تا ئەو کاتەی ناو دەنجی جەنابی مامۆستا ئەبە و شێوە ماوەتەوە هیوادارین کە لە لای خوای گەورەش دەرەزێشی عالی بەدەستهێنابێ. مامۆستا لە ساڵی 1950 لە گوندی یاڵانپێ لە ناحیەی خورماڵ لەدایک دەبێت و لە 2007 لە هەڵەبجەی شەهید وفاتەکات و تەرمەکەشی لە گۆڕستانی گوڵان بە خاکە سپێرن. دەخوازین کە ڕۆحیانەتی جەنابی مامۆستا بەرزەفڕ بێت لە بەهەشتەکانی خوا لەگەڵ پێغەمبەران و سدیقان و شەهیدان ئەلێوە لەگەڵ ئەوانە حەشر کرێت. سپاسی بینەری ئەوەی ئەزیز و خۆشەویست دەکەین تا بێگەیشتنەوە بەخوای گەورەتان سپێرم خوداتان لەگەڵ.